خۆشەویستانم ئەوەشتان بەیاد دەینمەوە کەوا گەشتی داهاتووی ئارتمس دەکرێت بڵێن 3 و 4 بە تایبەتی بە ئەوها تحدیدیکەم باشترا گەشتی سێیەم کە ساڵی 2027 ئینشاڵڵا ئەنجام دەدرێت هەمان درێژە پێدانی گەشتی ئێستا بوو کە چەند ڕۆژێک پێش ئێستا ئەنجامدرا ئەویش ئەنجامدانی مانۆری خولانەوەیە بە دەوری مانگ نەوەک نیشتنەوە زۆر دەپرسن بۆچی ئەم کارە ئەنجام دەدرێت ئازیزان هۆکارەکە ئەوەیە ئەوان پسپۆران دەیانەوێت تەکید بن 100% کەوا هەر هەموو سیستەمەکان بەباشی بە تۆکمەیی بەبێ هەڵە ئیش دەکا مەگەر مقدەری خوای گەورە نەبێت و ئیلا نابێ هەڵە بکرێت نابێ ببورن کێشە دروست بێت لە کاتی ئەنجامدانی ئەم گەشتە مرۆییانە بۆیە ساڵی 2027 زارێکی دیکەش ئەم کارە ئەنجام دەدێتەوە بەڵام لە ساڵی 2027 سیستەمەکە زیادە بێت مانۆڕێک لە نزیک مانگ ئەنجام دەدێت ئەویش زیابوونەوەی کەشتی نیشتنەوەی مانگە لەگەڵ کەشتی خزمەتگوزاری لەگەڵ کەپسولەی هاتنەوە واتە ئەو سێ پارچەیە کاتێک کە بەرەو مانگ دەڕۆن بۆ تاقیکردنەوەیە ئەمجارە ئاگادار بن تەنها کەشتی خزمەتگوزاری و کەپسولەی نیشتنەوە بوو جاری داهاتوو کەشتی نیشتنەوەی مانگیش لەگە خۆیان دەبن بەڵام تەنها مانۆری جیابوونەوەی بەشەکان و هەروەها جارێکی دیکەش پێکەوەلکان ئەنجام دەدەن بۆ ئەوەی پرۆسەی نیشتنەوە لەسەر مانگ ئەنجام بدەن و کاتێک کە دەگەڕێنەوە پرۆسەی پێکەوەلکانی هەموو بەشەکان بە مەزبوطی و بەڕێک و پێچی بەڕێوە بچێت دوای ئەوەی ساڵی 2027 کە تەواو دەبێت ئینشاءالله لە ساڵی 2028 لە نیوەی یەکەمی ساڵی 2028 ئەم جارە لە ڕێگەی کەشتی ئاسمانی ستارشیپ کە کۆمپانیای سپیس ئەکس ئامادەی کردووە چەندین تاقیکردنەوەیان لەسەر ئەنجامدا ئەو کات موشەکەکە کەشتیە ئاسمانیەکە با بڵێن ئارتمس 4 لەگەڵ هەر 4 سەرنشین لەگەڵ کەشتی مانگ کەشتی خزمەتگوزاری کەپسولەی نیشتنەوە هەر هەمووی بەیەکەوە وەک یەک پاکێت ڕەوانەی مانگ دەکرێن ئەمە لە ساڵی 2020 ئینشاءالله نیوەی یەکەم نیشتنەوە لە جەمسەری باشووری مانگ ئەنجام دەدرێت لە نیوەی دووەمیش پێش کۆتایی هاتنی ساڵی 2028 ئینشاءالله ئەگە یەکەم سەرکەوتنی وەدەستینە جارێکی دیکەش گەشتێکی دیکەی نیشتنەوەی ئەنجام دەدەن لە هەمان شوێن لە جەمسەری باشووری مانگ لە ڕێگەی موشەکی ستارشیپ نەوەک سیستەمی SLS کە بەم دوایە ئەنجامدرا تەنها بۆ خولگەی دەرەوەی زەوی بووە بەڵکو کەشتی ئاسمانی ستارشیپ موشەکەی زۆر گەورەیە زۆر زەبەلاحە سیستەمەکەی بە تەواوی جیایە ئەمە تەواوی پاکێجەکە وەکو باسم کرد کەشتی خزمەتگوزاری کەشتی نیشتنەوەی مانگ و کەپسولەی هاتنەوە هەمووی بەیەکەوە بە یەک پاکێز ڕەوانەی مانگ دەکات کەواتە ئینشاءالله خۆشەویستانم با چاوەڕوان بین بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله خوای گەورە تەمەنی هەموو لایەک درێژ دەکات گەشتی 2027 و 28 دەبینین و پرۆسەی نیشتنەوە ئەو کات تەنها بۆ کۆکردنەوەی زانیاری و داتانیە بەڵکو لە ساڵی 2028 بەولاوە ئەمریکا لەلایەک چین لەلایەک رووسیا و هیندیش لەلایەک چەند وڵاتێکی دیکەش هەمویان بەنیازن لەو ناوچەیە جەمسەری باشووری مانگ وێزگەیەکی نشینگەیەکی دائیمی مرۆیی دروست بکەن ئەمە تەنها گەشت نابێ ئەمجارە بۆ نیشتنەوە و خڕکردنەوەی سامپڵی بەردەکان نەخێر ئەوەی لە دوای 2028 دەگوزارێت زۆر جیاوازە بێت لەوەی لە گەشتەکانی ئەپۆلۆ لە ساڵانی 69 تا 72 ئەنجامدرا